بطلوا مطلعنا ولو نایانش نازانم بەس نابیەوە بطلوا مطلعنا نابی پاپۆرانە تی چاندایە بەخوای نابیەوە ئەوە بینێن دیەکە لێرێ مرد خنکە وەڵای ئەو پاپۆرانە تی چاندایە بەخوا خنکا بەس بریندار بۆ بزان ئەوەش دەبی ئەوانە لە بەکەن ئەوانە دەبی ئەوەتانەکەم بی نابی بێ ئەوە بێنە ناو ئاوی مەلەوانی ئەم مەلوانم بەس هەر ئەوەکەی لەبە دەکەم دووەمیش دێنە ئێرانە خاوێنکەنەوە ئێوە چە بطلوا مطلعنا وەلو نایانش نازانم بەس نابیەوە بطلوا مطلعنا نابی خەڵک ئێرە خاوێنکە بڕە جوان ڕاگرن دووەمیش بێ ئەوە نێنە ناو ئاوی دەردێک کابرای بەس نابی بێ ئەوە بێنە ناو ئاوی ئەو پاپۆرانەش نەی چاندایە بەخوای داوا لە ئاولاتیان دەکەم خۆ لەو پاپۆرانە بپارێزن بەڕاستی کارەسات دەنێتەوە پێش بڕەکە لێرە چیان بریندار کرد چ پەیامت لۆ هەیە ئەو لۆ خەڵکی مەڵەوانیە خۆی بپارێزن وەڵای هیوادارم ئەوانە لە بەکەن ئەوانە لەبەربی مادی نابی باشترە بڕات هیوادارم ئەمە پاپۆرانەش بڕات کەم کەنەوە بەخوای لەبەوە عالەمەی تێی چاندایە